وی فەرمانی پەروەردگارت بێ پێت بکات بیکە و مەترسە هەرچی شتێک پەروەردگارت پێی فەرمووبی ئەو کارە بکە بیکە و مەترسە. ئەرە چۆن ژن بێنم لە کاتێکدا گرانیە، زروفەکە قورسە، مەعیشەت قورسە، زەواج کە و مەترسە. ئەی گەنج باشە چۆن مناڵمان ببێ؟ پەروەردەی مناڵ و بەخێوکردنی مناڵ لە شەرعدا مناڵبوون مەحموودە یان نا؟ تزوجوا الولود الودود مەترسە ولا تەخەف. هەرچی شتێکەیە باشە بچم بۆ حاج ئەو پارەیە سەرف بکەم دوایی فەقیر نابم، بڕۆ بۆ حەج و مەترسە. باشە بەڕۆژوو بم لاواز نابم نەخۆش نابم، نەوەڵا بەڕۆژوو بە ولا تەخەف مەترسە. ئەوەی کە خوا پێی فەرموویت بیکە و مەترسە، ئیلا خێری تێدایە بۆ تۆ، سەلامەتی تێدایە بۆ تۆ. پەروەردگار کاتێک دەبینێ ئیبراهیم لەسەر داوەکەی ئەو فڕێ دەدرێتە ناو ئاگر، دیسان وای کرد کە ئیبراهیم نەترسێت، کونی بەردەن وەسەلامەن عەلا ئیبراهیم. ئەو ئاگرە بوو بە سارد بووە، بەڵام ساردیەکی زەرەردەر نا، ساردیەک کە سەلامەتی بوو بۆ ئیبراهیم. مەترسە